ئێرە کتێبخانەی گشتی هەڵەبجەیە. لە کیمیابارانکردنی هەڵەبجەدا هەزاران کتێبی کتێبخانەکە وەک دەستکەوتی جەنگ لەلایەن ئێرانەوە بردران و نەگەڕێنرانەوە. بەڕێوەبەری کتێبخانەکە دەڵێت سەرەڕای داواکاریەکانیان بۆ گێڕانەوەیان بەڵام وەڵامیان نەداوینەتەوە. لە ساڵی 1970 حکوومەتی ئێران ئەم بینایی تەقاندەوە ئەم 11,000 کتێبەی کە لێرە بوو هەر هەمووی برد و بۆ ئێران وەکو هەموو متەلەتەکانی کە لە دایرەکانیکە هەمووی برد بۆ ئێران. شارێک هەیە لە کرماشان دەرەسی بەرەو کەنگاوە لە ڕۆی ناوی سەحنەیە ئەڵێن ئەم کتێبانە لەو شوێنەیە. ئیبراهیم هەورامانی خوێنەرێکی کتێبخانەکە بووە. پەردە لەسەر ڕاستیەکی تاڵلا دەدات. ئەو دەڵێت ئەو 13,000 سەرچاوە دەگمەن و جیاوازەی کە ناسنامەی ڕووناکبیری شارەکە بوون دوای بردنیان لە بازاڕەکانی ئێراندا وەک کاڵای جەنگ مامەڵەی کڕین و فرۆشتنیان پێوەکراوە. لە ساڵی 2005 لە ڕێی هەفتەنامەی بەدرخانەوە هەواڵێکم خوێندەوە کوڕێکی مەهاباتی ژمارەیەک لە کتێبەکانی کتێبخانەی هەڵەبجەی لەلایە. دوای ئەوەی توانیم ژمارەکەی وەربگرم و پەیوەندی لەگەڵا بکەم ئەو وتی من هەندێک خەڵک ئەو کتێبانیان هێنا و لێم کڕیونەتەوە زیاتر بۆ یەکڕیوش من مۆری کتێبخانەی گشتی هەڵەبجەیان پێوە بووە بەو هیوایی کە ئەم کتێبانەی لای من ژمارەیان نزیکەی 50 کتێبە بێ بیجێڕمەوە بۆ کتێبخانەی گشتی. لە ناو جەرگەی ئەو 13,000 سەرچاوە دزراوەدا برینێکی قوڵتر هەیە کە هێشتا نووسەران و ڕووناکبیرانی شارەکە جێگەی نیگەرانیانە. ئەویش فەوتانی ئەو دەستنووسە دەگمەنانەیە کە خەتی دەستی شاعرانی کۆن و نوێی هەڵەبجە بوون. یان دەستنووسی شاعرانی گەورەی هەڵەبجەی تایە کە شاعرانی دیاری کوردستانن. من دیدارم لەگەڵ خەڵکی ڕۆشنبیری هەڵەبجا ساز کردووە کە پێی وتم دەستنووسی مامۆسا ناتقی شاعیر با بڵێن لە ناو ئەو کتێبخانە هەبووەوە دەستنووسی خەڵکێکی تروە. ئەمەش پێمانەڵێ ئەمانە وەکو غەنیمەی جەنگ براون یعنی لە هەڵەبجا چۆن دەست براوە وتم بۆ بانقەکە ئاواش دەست براوە بۆ کتێبخانە گشتێکە. قایمقامی هەڵەبجە دەڵێت هەرچەندە ئەمڕۆ ڕەفەکانی کتێبخانەکە بە کتێبی نوێ پڕکراونەتەوە بەڵام هیچ کامیان ناتوانن جێگەی ئەو سەرچاوە ڕەسن و مێژوویانە بگرنەوە کە لەو سەردەمەدا بردران. یەکێک لەو شتانە کە زۆر داوایەکەین و ئیسرائیل لەسەرەکەینەوە کەڕاندنەوەی ئەو کتێبانەیە بۆ نمونەشتی کەش ڕەنگە برابێ بەڵام وەکو دەستکەوتێکی جەنگ بەس ئەوەی لای ئێمە گرنگە نرخی ئەو دەستنووسەیە نرخی ئەو هەنێ لەو دیوانە دەگمەنانەیە کە لە کتێبخانە بۆ کاتی خۆی هیوادارین ئەمە دووبارەش یەکەینەوە بەهۆی ئەو بارودۆخەی کە ئێستا ڕەنگە پرۆسەکە وەسابێت. بە پێی زانیاریەکانی نووسەران و شاید حاڵانی شارەکە ئەو گەنجینە دزراوە براوەتە شارێک بە ناوی سەحنە لە پارێزگای کرماشانی ئێران. سەرەڕای تێپەڕبوونی 38 ساڵ بەسەر ئەو کارەساتەدا داواکاری فەرمی و بەردەوامی ئیدارەی هەڵەبجە و ڕۆشنبیران ئێران تا ئێستا هیچ وەڵامێکی ئەرێنی نەداونەتەوە. ئامادەش نییە ئەو ناسنامە نەتەوەییە بۆ خاوەنە ڕەسەنەکانی بگێڕێتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.